فەرمانی دایکە خوێ تەفدە بخوینە тебя чего-то не хватает из документов, вот это новость. سڵاوتان لێبێت و تەندروست باش بن لە ئەڵلقێکی نوێی کۆوارەوە هاتووینەتەوە لاتان و کۆمەڵێک بابەتی هوەری و کولتوریمان بۆ ئامادەکردوون. سەرەتای بەرنامەکە بە گرنگترین چالاکیە هوەری و کولتوریەکانی ئەم هەفتەیە دەست پێ دەکەین پاشان بڕگە سەرەکیەکانی کۆوارتان پێشکەش دەکەین. کتێبی پەخشی رادیۆی کوردی کە لەلایەن دکتۆر سێرگی میخایلۆف و دکتۆر مەخدید سەپانەوە نووسراوە بە کوردی بڵاوکرایەوە. ئەم کتێبە باس لە مێژووی رادیۆی کوردی دەکات و هەموو وردەکاریەکانی دەستپێکی رادیۆکان ڕوون دەکاتەوە. دوا بەرهەمی منە بە ناوی پەخشی رادیۆی کوردی ئەگەر پیسانی بینەرانی خۆشەویستی بدەن. تازە بە کوردەکەی چاپ بووە، پرۆژەیەکی هاوبەش بوو. من و پرۆفیسۆر سەرگەی ئاناتۆلەڤیچ لە سەرەتا بە زمانی ڕووسی چاپمان کرد بە ناوی دوو زانکۆ، زانکۆی سەلاحەدین و زانکۆی سیکتیڤارسک لە رووسیا لە 2015 ڤەریانتە ڕووسیەکەی چاپکرا. دواتر کوردەکەی ماک من بە پێویستم زانی لە بەشی کوردی جگە لە وەرجێڕانی بۆ کوردی ئێزگە کوردیەکان هەندێک فراوانتر بکەم و زۆرتری لەسەر بنووسم، چونکە بۆ خوێنەرێکی ئەوڕۆپی پێویست ناکە زۆر لەسەر ئێزگە کوردیەکان بنووسی. گرنگ ئەوێ بزانیت چۆنە و کەی دەستی پێکردێ و پەیامی ئێزگای کوردی پێشتر چۆن بۆ ئێستا چۆنە و لە داهاتوو چۆنە بێ. ئیدی بۆیە ئەو ساڵەکە خۆشبەختانە ئەو کتێبم تەواو دەستگای مکریان بۆی چاپ کرد. لە مانجی نۆڤێمبەری 1946 ئەویش بە یارمەتی یەکێتی سۆڤێت کە ئەو ئێزگەیە کرایەوە کە ئەوە ئێزگەیە کراوە قازی محەممەد ئەوەندە پێی پرۆژەیەکی گەورە بوو بەخۆی خیتابی تێدا ئەوە کرد و هەرچەندە لە ڕۆژی کردنەوەکەی نەیتوانی بوو بەشداربی، بەڵام دواتر کتابێکی پێشکەش کرد و داوای بوردنی کرد کە لەو وەختی خۆی نەیتوانیوە بەشدار بیتن لە کردنەوە لە مەراسیمی کردنەوەکەی، بەڵام دەوری زۆری هەبوو چکە ئەو تاکە ئێزگە بوو تا 46 پێشتر ئێزگەی دی نەبوو. ئێزگەی دی هەبوو وەک گوتم لە بەغدا هەبوو، لە یافا هەبوو، لە بەیروت هەبوو، دواتر لە وڵاتانی دیش سەبرکرانەوە، بەس هەمویان بە ئاراستەیەکی سیاسیان گرتووە بەر کە هەست و سۆزی کورد ڕابچێشن بۆ ئەولا، بۆیە نەیانتوانێت. بەڵام ئێزگەی کۆماری کوردستان هیچ ئەوەیەکینەوە ئێزگەی بەڕاستی کوردی بوو، ئامانجی خزمەتکردنی کورد بوو، پرسی کورد بوو، کێشەی کورد بوو. پێشتر ئێزگەکان لۆکالی بوون زیاتر، ینی بەس ئێستا بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆجیا ئەوە زۆر ئاسان بووە. خەڵک دەتوانێت لە یابان دابنیشی لە ڕێگای ئینتەرنێتەوە جێ لە ئێزگەیەکی لۆکالی گچکەی شاری هەولێر بگریان، شاری سنە یان قامشلۆ بگریتن. جێگر زیاد بووە. جێگر پێشتر تۆ بەرنمەیەک لە هەولێر دەکرد بەس بۆ جەماوەری هەولێر و یان ئەو پەڕی کوردستان سەرتاسەری کوردستان، بەس ئێستا لە ئەمریکا و لە ئوسترالی و لە هەموو دنیا ئەوە بۆ وەک بڵێ دنیاکە گچکە بۆتەوە تۆ دەتوانی جێ لە بەرنمەکان ڕابگریت. جگە لەوەش پێویست ناکە بە ئەگەر پەخشی بەرنمەکەت لە بۆ نمونە سەعات نۆی بەیانی بی نۆی بەیانی هەڵسی لە خەو جێ لە ئێزگەکە بیگۆڕ جێ لە ئێزگەکە ڕابگری. ئێستا توانی بەهۆی مۆبایلەوە جێ لە ئێزگاکە ڕابگری، لە ناو سیارە دەتوانین جێ لە ئێزگەکە ڕابگری، لە ناو کۆمپیوتەر بەرنمەکان خەزن دەکرێت و دادەنە جێیان لێ ڕادەژێت. بۆیە دەوری ئێزگە بە بڕوای من زیاتر بووە نەک کەمتر بێت. جێگریش قەت لە دەست نادا، چونکە ئێزگەکان ئێستا جگە لە بەرنامەی سیاسی، بەرنامەی فەرهەنگی و بەرنامەی هەمەڕەنگ و وەرز و هەموو ئەو بەرنامانە پێشکەشەکان.
لە ناوەندی کولتوری شاری لۆزانی سویسرا سەلام ئەحمەدی شێوەکار بەشداری لە پێشەنگەیەکدا کرد و لە ڕێگەی تابلۆکانیەوە گوزارشتی لە ئازادی خۆی و نەتەوەکەی کرد. سەلام خەڵکی عەفرینە و ماوەی 6 ساڵە لە سویسرا دەژی. هێویش دلێ مێدا هەناش و يعني جارة دفكرم يعني والدي ما بندست ملتكي قالكي ما قالك ايش اكديت شبارو يجي يعني مرا دخازين يعني هيفيك جملتي خراج جياني مرا جيانا من سويسرا نا قالكي باش اللي دخازم هيفيكي خرج شيك مش باركو جيان بي هيفيتنا. نواروك سر بيرانينا دايكا من از قلكي بدايكا خو قريداي ماش برويجي يعني تميتي بيرامن دايكا من هي العفرينية وقندي من العفرينية وكون دبينن دايك بزاروك خاوة قريداي او وكي بارتشاك جانوي دايك سر زاروك خدا يعني دنري و ناهي اللي بكها في تمي حميزة خويدة وجباركو زاروك تمي بهاي الجم دايكا. We had 125 exhibition. This is 125. ئێمە 125 پێشانگامان کردوتەوە. ئەمە یەکێکە لەو پێشانگایانە و هەوڵ دەدەین هونەرمەندەکان لە هەموو جیهانەوە بەشداری بکەن. زۆر خۆشحاڵین بۆ یەکەم جارە هونەرمەندێک لە کوردستانەوە بەشداری دەکات. بەڕاستی ئێمە دەرگامان لەسەر پشتە و دەرفەت دەدەین بە هەموو هونەرمەندان لە هەموو جیهاندا تاوەکو کارەکانیان لە ڕێگەی ئێمەوە پێشان بدەن. Today we have somebody from Kurdistan. And this is something what we really appreciate. ڕۆمانی کوڕی ژێر چەترەکە یەکەمین ڕۆمانی خات و ڕازا و غەفورە بەم دواییانە بڵاوی کردەوە. ڕۆمانەکە باس لە پەیوەندی مرۆڤەکان دەکات بەیەکەوە لە کۆمەڵگەی کوردیدا لە ساڵانی هەفتاکانەوە. ڕازا و خەڵکی شاری سلێمانیە و لە ئەمریکا دەژی کاریگەری دووری لە وڵات بۆتە هۆی نووسینی ڕۆمانەکە. من دابرام لە کوردستان هاتمە دەرەوە بۆ ئەمریکا هاتنە دەرەوەم بۆ ئێرە پاڵەپەستۆیەکی زۆری لەلا دروست کردم یعنی بە شێوەیەکی زۆر هەستم بە غەریبەتی ئەکرد هەستم بەوا کرد کە من لە وڵاتێکە ئەژیم وڵاتی خۆم نییە کوڕی ژێر چەترەکەش ڕۆمانێکە کە باز لە خێزان و لە خۆشەویستی و لە هاوڕێیەتی و لە دراوسێ و لەم جۆرەشتانەکە مەبەستم پەیوەندی مرۆڤەکانە بەیەکەوە تا چ ڕادەیەک گوێ بە یەکتری ئێن و یەکتیران خۆش ئەوێ و ئاگان لە یەکتریە ئەمیش بۆ کاتێکە باسکردنەکان لە ساڵی 1970 دەست پێ ئەکا هەتاکو ساڵەکانی 2010 پەنجەرەیەک بوو بۆ ژیانی من کە هەناسەی لێەوە بم کە ئەو زەختە زۆرە لەسەر سنگم بێنمە دەرەوە بە نووسینی ئەو ڕۆمانە و پێشکەشی کەم بە هەموو گەنجێکی ئێستا کە زۆر نامۆیە بە ژیانی ڕابردووی ئێمە نازانن ئێمە چۆن بە ژیانەکە تێپەڕیوین ڕاستە باری سیاسی ژیانمان زۆر قرس و ناخۆش و زەحمەت بوو بەڵام لە هەندێک باری ترەوە ئێمە ژیانمان زۆر لە ئێستا خۆشتر بوو کە ئەچمەوە کوردستان هەست بە و گۆڕانکاری ئەەکەم زۆر پێخۆش حاڵم حەزەکەم هەموو بیخێنەوە تەنها بۆ زانێریەکتان هەبێ لەو کاتانەوە کە ئێمە چۆنە ژیان بۆ جیلی ئاڵتۆنیش کە خۆیان بەشێکن لەو ژیانە حەزەکەم هەموو خوێنەری بن.
لەزاخۆ سیمینارێکی تایبەت بە شێعرەکانی جگەر خوێن و سەبری بۆتانی سازکرا کە تیایدا دکتۆر شەوکەت سیندی لە ڕێگەی لێکۆڵینەوەیەکەوە خوێندنەوەی بۆ شێعرەکانی هەردوو شاعیر ئەنجامداوە. گفتوگۆیەکان لەبارەی شێعرەکانەوە کرد و ناوەڕۆکی شێعرەکان خرایە بەرباس و خواست. نسبتی مبخوا کو خاله هر مزن کو ازوان هر دو شاعره و گیره دامه کو او قطابخانه وانیا کرداتی بیا او هیویا وانیا مزن یا جیانی بیا کو کرد خودان آلا و دولت بون بد مشک هر دست پیکا جیانا خوا خواندنا منیا سرطای و پاشی زانکوی و پاشی ماستر و پاشی دکترا هر بوی هیویا و حتی شک ام دی وی هیویا هنه دل هر کرده کداد هر گنج کداد هر مروه کی خیرخواز وی ولاتی دا چینن کو اب ملت دوید پاشا روژاوی ببته خودان آلا و دولت بود. لە ڕێگەی نووسینەوە دەتوانرێت دۆکمنتی چالاکی هوەری و کولتوری نەتەوەکان بکرێت و لە دووتوێی کتێبدا بڵاو بکرێتەوە. یوسف منتک ساڵانێکە سەرقاڵی کۆکردنەوەی زانیاریە دەربارەی ئەو بەشداریەی کورد کە لە پێشەنگەی کتێبی فرانکفۆرت لە نەوەتەکانەوە تاوەکو ئێستا بەستاندی تایبەتی خۆی بەشداری کردووە. جگە لە نووسینەکانی یوسف لە بواری شانۆدا کار دەکات و توانیوێتی لە ڕێگەی ئەوەوە ئێش و ئازارەکانی کورد بگەێنێتە جیهان. من ناوم یوسف منتکە و خەرکی شاری هەولێرم قۆناغەکانی خوێندنم لە هەولێر تاوا کردووە بەڵام ڕۆژنامەوانی لێرە لە ئەڵمانی تاوا کردووە بمڕاستەلا و لە سەرەتای هەشتاکانەوە من تێکەل بەکاری سیاسی و ئەدەبی و هونەری بوومە و لە ساڵی 1996 من هاتوومەتە دەرەوە لێر لەو شارە دەژیم ناوی لوتفسافن ئەمڕایمە سەر بە هەرێمی ڕایلەند فالسە لێرەش زیاتر خەریکی کاری کولتوری و ئەدەبی و هونەریمە و خەریکی چاپکردنی کتێبم. ئەو کتێبەیە کە ماوەی ساڵی 1990 کە یەکەم جاکەوەکو لە سعات تاکە شخصی بەشدار بووە هەتا ساڵی 2016 ئەو کتێبە کۆمەڵێک هەوڵە یعنی توانیم پەیوەندی بە کۆمەڵ خەڵکی و خۆشم لە ساڵی 2023 کە هاتووە پیشانگایان کردووە زیاتر بەڵگەنامە و دیکۆمنتم کۆ کردوتەوە و وێنەکانم گرتون و مقابلەی خەڵکم کردووە و یەکەمی هەوڵی تا کەسی دەگەڕێتەوە بۆ بەڕێز دکتۆر زەزا سنجانی کە 7 ساڵ بە شخصی بەشدار بووە توانیم کۆمەڵێک بەڵگەنامە دیکۆمنتی جێویش وەگرم هەموو ئەوانە کۆکەمەوە باسی بوونی کورد لەو پیشانگایە دەکەم. دوای شانۆگەری بە ناوی مشکەکانی لوتکس هاڤن ئەو شانۆگەرێکەیە بەخۆی ئەوە گێرارد هەوتمان نووسیتی لە ساڵی 1911 یەکەم جار ئەم نمایش کرا هەموو ئەو شانۆگەرانی لێرە پێشکەش دەکرێتن کە من ئیشی تیا دەکەم زۆرێکە لە فرە ڕەنگی فرە دەنجی فرە کولتوری و هەرێکەش مەسن با بڵین لەو شانۆگەری ئەم لێرە باسی هۆکاری ئاوارەبوون و دەربەدری خۆم دەکەم هۆکاری پارچبوونی کوردستان دەکەم هۆکاری ئەو بوونی شەڕ و شۆڕ دەکەم یەکێک لە خاڵهالە گرنگەکانەوەیەکە
دەرکاوە کوردستان کراوە بە چوار پارچە و لەبەرەوەیکەوە وڵاتێکی دەوڵەمەندە دابەش کراوە و هەردەم شەڕی تێدا هەیە لە باپیرە گەورەمەوەی شەڕەیە ئەو بتەوە کارێک بۆ ئێمە وڵاتی خۆمان بەجێبێلین. شانۆگەریەک لە رووسیا نمایشکرا یەکێک لە ئەکتەرەکانی شانۆگەریەکە کورد بوو. ئەم شانۆگەریە بە ناوی من و تۆیە باس لە چەندین پەیوەندی خۆشەویستی جیاواز دەکات و ڕووداوەکان لە ڕێستۆرانتێکدا ڕوودەدەن کە کوردێک خاوەندارێتیەکەی دەکات. هەڵکەوت محەممەد قوتابی ماستەرە و خاوەنی ڕێستۆرانتەکەیە. شانۆگەریەکە لەلایەن خانمە پرۆفیسۆر ئانا دۆبرۆفسکیا کاری دەرهێنانی بۆ کراوە و قوتابیانی ماستەر لە شانۆدا ڕۆڵی تێدا دەبینن. Чего-то не хватает из документов, вот эта новость. Слушай. Это слишком поздно. Почему поздно? Ну ты мне еще спросил, какие у меня планы на вечер пятницы. Обычно я предпочитаю женственный кэш. Нет, я удивлен, конечно, но почему ты شانێ من تۆ بەرهەمی گروپی ماستەرە لە قوتابخانەی یەفگینی وەختان گفت کە ئەمانە لێرە بەشی ماستەرە خوێنن. گروپەکە پێکاتوە لە سێ بەش یەکەمیان پێکاتوە لە گروپی ئەوانی بۆ ئاکتەرە خوێنن 16 ئاکتەر بەشدارە لێرە بەشی دوهەمیان لەلایەن 6 دراماتۆرگەوە ئەم دەقە نووسراوە بە هەمان شۆ لەگەڵ ئێمە خوێنن. تەنیا منیتیان وەکو دەرهێنەر بۆ دەرهێنەر خوێنم بەڵام بەشدارەوەم لەگەڵیان ئەو نواندنەکەم. کۆی نمایشەکە پێکاتوە لە حوت کێشە حوت بابەتی خۆشەویستی لە وڵاتی رووسیا لە مۆسکۆ و لە ئێستەیە یعنی کۆی نمایشەکە بابەتێکی ئێستەیە و بابەتی تازەگەری پێوە دیارە و تەجروبەیەکە بۆی کە ئەمان باڵین ئێمە کە تەخەڕوجەکەین لەناو ئەم قوتابخانەیە بتوانین ئێمە بە شێوازی تازەگەری بە شێوازێ بتوانین نمایشکەین کە ئەو تازەگەری دنیای ئێستای بەخۆیەوە بینی بێت. ئەوەی لای من زۆر گرنگە ئەوەیە کە ئەم نمایشە نییە کە بەشداری تیاکەم ئەوەیە کە ئەزمموی ئەمە بۆ من گرنگ بووە لەگەڵ پرۆفیسۆرەکەم مامۆسای دەرهێنانم کە ئەو لە مودەیەکی کەمە نزیکەی 16 ڕۆژە ئێمە پرۆڤاکەین و ئامادە باشیی زۆر خێرای کردو بتوانین ئەم نمایشە دروستکەین. کوردستانەوە هاتوومەتە مۆسکۆ خاوەنی کافێکەم بە کوردی کەمێ قساکەم کەمەکەمە لەگەڵ رووسیەکی کەمە لە بەرەوەی کە دەورەکەی من وایە کە رووسی نازانم لە ڕاستیە واش دروستە بێت کە بە درێژایی نمایشەکە ڕۆڵی من بەسەر تەواوی نمایشەکەیە. Любовь бывает к своему делу. ئێمە ئەمڕۆ نمایشی شانۆیەکی نوێمان کرد کارنامەی دەرچوونی خوێندکارانی قۆناغی کۆتایی بەشی ماستەرە بە ناوی من و تۆ لە ناونیشانەکەشیا دیارەکە چیرۆکی خۆشەویستی باز دەکەین دیارە مرۆڤ بە شێت خۆشەویستی بۆ کارەکەی خێزانەکەی یارەکەی هەبێت شوێنی بەڕێوەچوونی ڕووداوەکان کافێ و چێشخانەکان کە لە مۆسکۆ هەن چیرۆکەکان باز لە دۆخی ڕۆژانەی ئەو گوزەر و شوێنانە دەکەن ئەو گفتوگوانە دەگوازنەوە کە لەوێدا لە نێوان دوو کەس و زیاتر ڕوودەدەن بۆ ئێمە گرنگ بوو کەسێک ببینینەوە کە گونجاو بێ بۆ خاوەنداری و بەڕێوەبردنی تاوای ئەم شوێن و خواردنگانە
دیارە لە مۆسکۆ زۆرێک لە چێشخانە و ڕێستۆرانتەکانی بیانی خاوەنداری دەکەن و بەڕێوەیان دەبن. هەڵکەوت خۆشبەختانە زۆر بەباشی ئەو ڕۆڵە بینی بۆ پێیکە خاصێت و هێز و پێدراوەکانی ئەم چەشنە لە کارکتەر لە هەڵکەوتدا وەڕوون و بەرجەستەیە. چارلی چاپلن دەڵێت کۆمەڵێک کێشەی زۆر لە ژیانمدا هەیە، بەڵام لێوەکانم ئاگاداری کێشەکانین و بەردەوامن لە پێکەنین. بۆ هیوای هەردەم دەم بەخەندە بن، بمێنن بە خێر و خۆشی.